ئەو پیاوە بازرگانەی کە بە هەمان شێوە و بە هەمان سیناریۆی سلێمان هەڵشۆیی معاملەیەکی لەگەڵ خەڵکی سنوورەکەمان کردووە بەڵام بە شێوازێکی نوێتر و بە بیر و باوەڕێکی نوێتر ئەو معاملەی ئەو پیاوەکە لەگەڵ خەڵک کردوویەتی بەو شێوەیە بووە کە خۆی وەکو بازرگانێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆی خاوەنی کۆمپانیایەکی نەفت و گاز بێت لە هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا وتوێتی من خاوەن چەند شوقە و وێلایەکم لە شاری سلێمانی لە شاری خەونەکان و بۆیە من لێرەوە داوالە بەڕێز وەزیری سامانە سروشتەکان و هەموو ئەندامانی پەرلەمانی لیژنەی وزە لە پەرلەمانی کوردستان لیژنەیەک پێک بێنن کە ئەو پیاوە بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە ئەوە ئێمە داوای ئەو پارە دەکەین کوم بگەڕێتەوە پارەی لە خەڵک وەرگرتووە لە 20 وەرەقەوە هەتا 4 وەرە دەفتەر و 5 دەفتەر خانووی لە خەڵک وەرگرتووە باغی لە خەڵک وەرگرتووە حەرزی زراعی لە خەڵک وەرگرتووە و سیارەشی لە خەڵک وەرگرتووە ئێستاژە ئەو پیاوە لە مانگی 6 2020 کە دەستی بەو معاملەیە کرد هەتاکو و 15 پێ 6 مانگ ئەو معاملە خەیاندی کە زیاتر لە 100 دەفتەر ئێستا لای ئەو پیاوەیە بەڵام تاکو ئێستا ئەو پیاوەکە لە 16ەکەوە خۆی بزر کردووە ئامادە نەبووە بۆ تەنیا سانیەکی ژێکێک لەو قەرزدارانە ببینی کە دەگەڵی دانیشی قەنەعاتی پێبینی کە بڵێ من ئەوە داهاتەکەی منە و ئەوە حەقی توێ لای من ناوە دەرێ بۆیە داوایان لێ دەکەین لە ڕێی یاسا لە ڕێی قانون بدرێنە مەحکەمە بگرێن حیبە لە کوردستانێکی وەکو کوردستانی مەکە 4-5 محافەزەیە ئینسانێک عنی پارەی خەڵک بەری بەڵام بۆ 5 مانگ بزر بێت ئەمر قەبزی شێ بێ بڵێن ناگرێت لە 7 کەس تا 8 کەس دەبێت لەگەڵ خودی برایم قادر ڕسوڵ معاملەم کردووە هیچ کەسێک نە کەفیلمە هیچ کەسێک نە وەکو سلێمان هەڵشۆی دەیانگوت نە دەڵاڵمە من ڕاستەخۆ معاملەم لەگەڵ پیاوە کردووە ئەو خەڵکانەی لە دوای مشن ئەوانیش معاملەیان لەگەڵ کردووە نازەم ئەوان بە شێوە ڕازەکە بەڵام پێم وایە ئەوانیش بە هەمان ئەو ئاراستەیە نووساوێکی هەیە نووساوێکی دوور لە یاسا و دوور لە قانون نووساوێکی هەیە لە دەورەی خۆی بدون فەری بە شاهیددانکردن بەڵام من ئەو شتم لە فلانی کوڕی فلانی وەرگرت ئەبووەندەی و ئەبووەندەشی وێ دەدەم بەڵێنی بە ئێمە داوا کە من بازرگانی نەوت و گازم وەکو بازرگانێکی حکوومەت من شوقەم هەیە لە سلێمانی کە ئەمن سپەینە مردیشم ئەوە شوقە لەوەیە بای هەمووتان دەبێت چەند سیارەکم هەیە لە مەرجی کێلێ خانوم هەیە باغم هەیە سیارەم هەیە دوکانم هەیە لە ناو شارێ عنی وای خۆ پێشان داوە وایشت پێشانی خەڵکی داوە کە بەڵێ زۆر لە پارەی خەڵکی زیاتر شتێکەوە هەیەی لەوانەیە زۆر خەڵکە بێت ئامادە بێت بە حەشایری بۆیان جێبەجێ بکات و بۆیان چارەسەر بکات بۆەوەی خوا نەخواستا کارەساتی دڵتەزێن و شەڕ و ناخۆشی و دڵعاجزی لە پەیدا نەبێت من خانوم پێفرۆشتووە بۆ ئەوەی بۆ بەرچاوڕوونیتان ئەوە حەقی نووسینگەیە هەمە حەقی نووسینگە کە حەقێکی یاسایی و قانونیە ئەوە حەقی نووسینگەیە حەقی نووسینگە کەم خانوم پێفرۆشتوم بە قیستم بودەم نەداوە وەرگرتووە بۆ نمونە لە منی بە 8 مانگان وەرگرتووە لە کەسێکی تری بە 6 مانگ وەرگرتووە لە کەسێکی بە 4 مانگ وەرگرتووە لە کەسێکی بە 3 مانگ وەرگرتووە عنی بە پێی قیستە و مودا